لە دەرەنجامی نقمبوونی زیاتر لە 21 کەسیان گیانیان لەدەسا و تەرمەکانیان دۆزراوەتەوە نزیکەی 9 کەسیان بێسەر و شوێنن تا ئێستا 6 کەسیشیان لە ئێستا لە نەخۆشخانن لەژێر چارەسەران و 40 کەسیشان لەلایەن هێزی دەریاوانی تورکیاوە ڕزگار کراوە بۆ مەبەستەی وەکو فیدراسیۆنی پەنابەران لە دوێنێەوە سەرقاڵی وەرگرتنی زانیاری و بەدواداچوونی دروستین بۆ ئەوەی کە نازنامەی سەرجەم ئەو هاوڵاتیانی لەو ڕووداوایە بوون ئاشکرابێ بۆ ئێمە ئایا کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانن بە دروست یا ئەوە تا نەخێر هاوڵاتی شوێنێکی دیکەن بەڵام بە پێ و زانیاریانی کە بەدەستی ئێمە گەشتووە بە دوواداچوونمان کردووە لەسەری ئەم هاوڵاتیانە قاچاقچەکەیان قاچاقچێکی کورد بۆ بەڵێ و هاوڵاتی هەرێمی کوردستانیشی تایە بەڵام ئەکرێ ئێمە بە شێوەیەکی دروست و فەرمی لەلایەن حکوومەتی تورکیا و زانیاریانەمان بەدەست بگا کەمانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە داواش لە کەسوکاری ئەو پەنابەراناکەن کە گومانەکەن کۆڕ وەڵ ڕۆڵەکانیان لەنا ئەو یەختەیە بێت فیدراسیۆنی پەنابەرانی لێ ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی کە ئێمە بە دوواداچوون بکەین لەسەر ڕۆڵەکانیان ئەگەر لەناو ئەو یەختەیە بێت لە هەمان کاتا داوایەکیش ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین و لە ڕێگەی پەیوەندیەکانی خۆیان بە حکوومەتی تورکیا کە زانیاری ورد و دروست وەرگرن لەسەر ئەو ڕووداوە ئەگەر خوا نەخواستا هاوڵاتی هەرێمی کوردستانی تایە بۆ کار بکەن بۆ گەڕانەوەی سەرجەم تەرمی و قوربانیانەی کە لە ئێستا لە پزیشکی دادوەریە لە قۆزیێری.